بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم سەلامی خۆی گەورەتان لێبێت. خۆی گەورە بەخاتینەوە جوانەکاریمان پارێزە لە هەموو بەڵام موسیبەت و نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتیەک. معلومی بەڕێستانە ئازیزانم کە پێکەوەنانی خێزان، پێکەوەنانی ئوسرە یەکێکە لە مەقاسد گرنگەکانی ژیانی مرۆڤ لەسەر زەویدا. کاتێک خۆی پەروەردگار مرۆڤ دروست دەکات لەسەر زەویدا بۆ ئەوەی زەوی ئاوادان بکەنەوە، بۆ ئەوەی پەرستشی خۆی پەروەردگار بەردەوام بێت لەسەر ئەم زەویدا، پێویستە مرۆڤەکان لە نێوان نێر و مێدا پێکەوەبوون و دروستبوونی خێزان ڕوودات بۆ ئەوەی ئەم ژیانە بەردەوام بێت، بۆ ئەوەی ئەو هەدەفەی کە لە دروستکردنی مرۆڤ هەیە، لە دروستکردنی زەوی و ئاوادانکردنەوەی زەوی هەیە تحقیق ببێت. معلومی بەڕێستانە کە خێزان لە ئاینی پیرۆزی ئیسلامە مەکانەتێکی گرنگ و بەڕێزی هەیە. ناکرێت مرۆڤ پێی وابێت کە ئەتوانێت مەقاسدەکانی نیکاح، مەقاسدەکانی ئەعمالی زەوی بێنێتە جێگا ئەگەر خێزانەکەی بەپێی ئەو ڕێنمایی و شروط و مەرجانە نەبێت کە ئاینی پیرۆزی ئیسلام دایناوە. بۆیە ئێمە وەکو ئیماندار قەناعەتمان وایەکە کاتێک خۆی پەروەردگار ئێمەی دروست کردووە، بەرنامەی بۆ ئێمە داناوە لە ژیاندا، کاتێک بەختەوەر ئەبین لەم دنیایەدا و کاتێک مستحقی بەختەوەری هەمیشەیین لە دوا ڕۆژدا کە بەپێی ئەو بەرنامەیە بڕۆین. هەر کاتێک لەو بەرنامەیە لاماندا خوا پەنامان با خەسارەتمەند ئەبین، هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژ. بەداخەوە زۆر لە مرۆڤەکان پێیان وایەکە ئەو بەختەوەری کە بەڕواڵەت لە کاتێکی کەما دەیبینن هەر ئەوە حسابە. لە کاتێکدا ئێمە وەکو موسڵمان پێمان وایە بەختەوەری حەقیقی، بەختەوەری هەمیشەیی بریتیە لە ژیانی دادێ، ژیانی دواڕۆژ. چونکە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ وئین الدار الآخرة لهی الحیوان، بێگومان ژیانی داهاتوو ژیانی حەقیقیە. بۆیە مرۆڤی عەقڵ هەمیشە دەبێت هەوڵ بدات ئەو ژیانی کە دێت، ئەو ژیانی کە نەبراوەیە، ئەو ژیانی کە هەمیشەییە ئەوەیان مسۆگەرکات. ئەمە جگە لەوەی کە خۆشەویستان هەر کاتێ مرۆڤ پابند بێ بە ئاینی پیرۆزی ئیسلام و ڕێنماییەکانی، جگە لە داهاتۆکەی، جگە لە ژیانی قیامەتی بڕواتان هەبێ لە پێشدا ژیانی دنیای پڕ ئەبێت لە بەختەوەری و لە سەعادەت. ئەو مرۆڤانی کە لە ڕێگەی شەریعەت لایان داوە، هەر چەند بەڕواڵەت وا هەسکەی دەوڵەمەندن، مەسئولیەتیان هەیە، گرفتیان نییە، بەڵام لە ناخی خۆیان ئەوانین، لە ناخی خۆیانە هەز بەدەیان گیر و گرفت دەکەن کە ڕەنگە تەمەنا بکەن بە کەسانێک کە زۆر لە خوار ئەوانەوەن، بەڵام ئەو گیر و گرفت و مەشاکلانەیان نییە. بۆیە خۆشەویستانی کە لە گرنگترین ئامڕازەکانی بەختەوەری بریتیە لەوەی مرۆڤ بتوانێت شەریکێکی شیاو بۆ خۆی هەڵبژێرە لە ژیانیدا. چ پیا و چ ئافرەت هەر کامیان بتوانن شەریکێک بۆ خۆیان هەڵبژێرن کە بتوانن بگەنە ئەو بەختەوەریە. هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الدنيا متاع وخير متاع الدنيا المرأة الصالحة. دیارە هەچەند لە فەرمونەکەیە باسی مەرئە کراوە، بەڵام عەکسەکەیشی دروستە. واتە خۆشترین بەختەوەری، گەورەترین بەختەوەری، گەورەترین سەعادەتی مرۆڤ لە دنیادا ئەوەیە هاوسەرێکی باشی هەبێت. هەمووتان ڕەنگەشتمێتنە ئەو قەناعەتێکە خەڵکانێکی زۆر هەن، پارەیان هەیە، پۆستیان هەیە، شەهادەی بەرزیان هەیە، بەڵام کاتێک لە ناو ماڵ و خێزانی خۆیاندا مڕتاح نین، تەمەنا ئەکەن هیچیان نەبوایەوە، بەڵام لە ماڵەوە ئاسوودە بوونایە. بۆیە مصداقیەتی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرەدایە کە بەڵێ گەورەترین بەختەوەری ئەوەیە مرۆڤ هاوسەرێکی ساڵحی هەبێت کە لەگەڵیدا هەز بە ئاسوودەیی و بەختەوەری بکات. بۆیە لە سۆنگەی گرنگی خێزان لە ئیسلامدا خۆشەویستانم حەزەکەم چەند خاڵێکە عەرزکەم سەبارەت بەم پرسە کە پێم خۆشە لە دوو تەوەردا کورتی بکەمەوە. تەوەریکیان باسەکانی زەواج پێش چوونە داخوازی، پێش ئەوەی زەواجی حەقیقی ڕوو بدە. تەوەری دووهەم پرسەکانی نێوان ژن و مێرد دوای زەواج و دوای گواستنەوە. تەوەری یەکەم خۆشەویستانم، معلومی بەڕێستانە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا عەقدی زەواج، پەیماننامەی هاوسەرێتی بە پەیماننامەیەکی پتە و تند و قورس ناو دەبات. خوا ئەفەرمێ وأخذنا منكم ميثاقا غليظا
ئەم خیتابە بۆ پیاوانە کە ئەفەرمێ ئافرەتان خێزانەکانی ئێوە هاوسەرانی ئێوە میثاقێکی غەلیظیان لێ وەرگرتوون. ئەگەر ئێمە بمانەوێ لەم ئاەتە وەکو پێویست تێبگەین خۆشەویستان دەبێت لە مەقسەدی ئاەتەکە تێبگەین. ئاەتەکە نافەرمێت لە بینی ئێوە یا میثاقێکی غەلیظ هەیە، ئەفەرمێ ئافرەتان میثاقێکی غەلیظیان لە ئێوەی پیاوان وەرگرتووە. ئەم دوو دەستەواژە زۆری فەرقە. بۆچی؟ لەبەرەوەی پیاوان هەمیشە هەست بەوە بکەن کە بەرپرسیارەتی زیاتریان لە ئەستۆدایە لە پاراستنی ئەو پەیمان و عەهدەیە. هەر بە واقعیش وایە خۆشەویستان. زۆرینەی ڕەهای پیاوان کاتێککە بە پەیماننامەیەکی گرنگ و جێی بایەخ و ڕێز سەیری پرۆسەی هاوسەرگیری ناکەن، پرۆسەکە لە شوێنێکی دیاریکراودا کۆتایی پێدێت. مەحاڵە بەرەو پێش بڕوات. بۆیە خوای پەروەردگار خیتابەکە ئەکا بۆ پیاوان و بە پیاوان ئەفەرمێ هاوسەرانی ئێوە میثاقێکی ئاوەها گەورە و بەهێزیان لە ئێوە وەرگرتووە. کاتێ مرۆڤ ئەچێتە ناو پەیماننامەیەکەوە عەهدێکەوە بە ئەندازەی قورسی پەیماننامەکە ئیلتیزاماتی بۆ دروست دەبێت. لە تەنها شوێن کە لە قورئاندا باسی میثاقی غەلیظ کرابێ لە مەسەلەی عقودی دنیاییە مەسئلەی زەواجە. بۆیە خۆشەویستان کە ئەڵەم ئەم تەوەرە عەلاقەیە پێش زەواجەوە هەیە، مەفرۆزە ئێمەی پیاوان و هاوسەران بزانین ئەگەر ناتوانین لە ئاست ئەم بەرپرسیارەتێدا بین پێش ئەوەی ئیستیعداد وەرگرین دەست پێ نەکەین. چون ئەگەر مرۆڤ ئامادە نەبێ بۆ کارێک حتمما دەستباتە کارەکە فەشەل ئەهێنێ. خاڵی دووهەم خۆشەویستان لە قورئان و لە سوننەیە لە کۆمەڵی نصوصدا کە باسی زەواج ئەکا بۆ ئێمە ڕوون دەکاتەوە کە لە پشتی زەواجەوە کۆمەڵی مەبەست و ئامانج و ئەهداف هەیە. ئەگەر مرۆڤ پرۆسەی هاوسەرگیری بکات بۆ گەیشتن بۆ ئەهدافانە بێگومان سەرکەوتوو ئەبێت. بەڵام ئەگەر ئەم ئەهدافانی لە پێش چاو نەبێت تەنها بۆ کۆمەڵی شتی لاوەکی پرۆسەی هاوسەرگیری بکە سەرکەوتوو نابێت. یەکێ لە مەقاصدە گەورەکانی زەواج دروستبوونی مەوەدە و ڕەحمەی لە نێوان پیا و ئافرەتە. خوای پەروەردگار ئەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. سبحان الله دەستەواژەکانی قورئان هەمووی لە قمەی بەلاغەت دایە. لتسكنوا إليها سكنا مأوا. مرۆڤ لە غەیری ماڵی خۆی هەرچەند ڕێزی لێ بگیرێت، هەرچەند خۆشترین و باشترین مەکانی بۆ ئامادە بکرێ هەست بە ئیستراحەت ناکەنە ناخدا. لە کاتێکە خوای پەروەردگار سوکنای حەقیقی بە ماڵەکە ناو نابات، بە هاوسەرەکە ناو ئەبا. ئەوەی کە سوکنای حەقیقی ئەبەخشێ بە تۆ هاوسەرەکەتە. ئەگەر ئافرەتی پیاوەکەتە، ئەگەر پیاوی ئافرەتەکەت هاوسەرەکەت. وجعل بينكم مودة ورحمة. لە نێوان ئێوەدا پیاوان و ئافرەتان سۆز و بەزەیی و مێهرەبانی و خۆشەویستی دروست کردووە. بۆیە هەر ژن و مێردێک خۆشەویستان بە هەدەفی گەیشتن بەم بەختەوەریای ناخ، بە هەدەفی دروستبوونی خۆشەویستی و سۆز و مێهرەبانی زەواج نەکەن، زەواجەکەیان سەرکەوتوو نییە. شتێکی کاتیە بێ وەکو متعیشیعەکان و هەرچەند بەلەغدیش باسی کار نەکرێت لە قۆناغێکدا کۆتایی بدێ. یەکی دیکە لە مەقسەدەکانی زەواج خۆشەویستانم دروستکردنی خێزانێکە کە لەسەر پەروەردەی ئیسلامی بنیاد نرابێ، خستنەوەی منداڵ و ئەولادی ساڵح. زۆرن ئەوانەی کە لەمڕۆدا زەواجەکەن هەدەفیان خستنەوەی منداڵ نییە، یا ئەگەر منداڵیش بخاتەوە ئاگای لە پەروەردەکردنی نییە. ئەم خۆی ڕۆژانە مەشغوڵی کاری خۆیەتی و ئەوەی کە باکی نەبێ مەسەلەی منداڵە. بۆیە مەبەستم ئەوەیە کە ئەڵەم پێش زەواج ئێمە ئەمانە بزانین. ئەگەر ئەزانین ناتوانین بەم ئەرکانە هەستین باشتر وایە زەواج نەکەین. بۆیە لە ڕێی مەقسەدەکانی زەواجەوە ئەتوانین لە حکمی زەواج تێ بگەین. زەواج هەموو کاتێک سنەت نییە، هەموو کاتێک حەڵاڵ نییە، لە هەندێک کاتە ئەبێتە واجب. ئەگەر مرۆڤ بزانێ تەواوی ئیستیعدادی هەیە و بەبێ زەواج ئەکەوێتە تاوانەوە بەس سەبارەت بەو کەسە پرۆسەی زەواج واجبە. بەعکسیشەوە ئەگەر مرۆڤ بزانێ ئیستیعدادی نییە، ئامادەکاری نییە، ئەگەر زەواجیش کە هەشتێکی شەکلیە بەنسبەت ئەوەوە نەک واجب نییە، سنەتیش نییە، بەڵکو مباحیش نییە. لەوانەیە کارێکی مەکروه و ناپەسەند بێ زۆر جار دەتوانین بڵین کارێکی حرامە. لەبەرەوەی
دەست دەکەی بە کارێک کە دڵنیای تێدا سەرکەوتوو نیت لە ئەنجامدا خۆت و ماڵی باوانی خۆت و ئافرەتێک و ماڵی باوانی ئەویش تووشی ناڕەحەتی و نەهامەتیەکەی. خۆ ئەگەر ئەولادیش هەبێ لە بەینتانە ئەوە دواتر کۆمەڵی ئەولاد تووشی بەدبەختی و سەرلێشێواوی دەکەیت. بۆیە دەبینی هیچ مرۆڤێک ناچێت سیارە لێ بخڕێ پێشەوەی بزانە سیارە لێ بخوات، ناچێت کارێ بکات پێشەوەی لێ بزانێت. کاتێ پرۆسەی زەواج ئەم عەقدە غەلیظەیە کە خوای پەروەردگار ناوی ئەبات، کارەساتە مرۆڤ پێشەوەی تێگەیشتنی هەبێ بڕوا هەنگاو بنێ بەرەو ئەم پرۆسەیە. ئەمە لەگەڵ ڕێزما بەڕێزان هەنگاوێکی ئاژەڵانەیە، چون ئاژەڵەکان تەنها لەبەر خاتی تێربوونی غەریزەی خۆیان پرۆسەی جوودبوون ئەنجام بدەن. کاتێ مرۆڤ ئامادە نەبێ بە پرۆسەی زەواج، تەنها هەدەفی ئەوە بێ لەبەر ئەوەی کاتێتی و باڵغ بووە و لەگەڵ ڕێزما حەزی لێیەتی پرۆسەی هاوسەرگیری بکە، ئەمە دوورە لەو مەقاسیدانەی کە لە پشتی زەواجەوە هەیە. ئەمە تەنها غەریزەیەکی ئاژەڵیە لە ئینساندا ئەگەر ضەبط نەکرێ. چون ئەگەر مرۆڤ تەنها لە پێناو غەریزەکەی خۆیان پەنابەرێ بۆ کۆمەڵە شت بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە، بەیانی دوو بەیانی پەنابە بۆ شتانێکی حرامیش. ئەمڕۆ لە ڕێگەی زەواجەوە غەریزەکەی تێدەکات، بەیانی لە ڕێگەیەکی حرامەوە، بەیانی لە ڕێگەیەکی حرامەوە غەرائزەکانی دیکەیشی تێدەکات. کەواتە ئاگادار بین ئەبێت لە مەقاسیدەکانی زەواج تێبگەین، ئەوجا دەستکەین بە پرۆسەکە. خاڵێکی دیکە بەڕێزان، کاتێککە هەر گەنجێک نێریامێ پێی وایە ئامادەیە بۆ ئەوەی پرۆسەی زەواج دەست پێ بکات، یەکەم خاڵ کە دەست پێ ئەکات دۆزینەوەی کەسێکە کە شیاو بێ بۆ ئەو. بەداخەوە بەڕێزان لەگەڵ ئەم جیهانگیری و بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و بچووکبوونەوەی جیهان و کەمبوونەوەی مەوداکان مەسافەکان وای لێ هاتووە پرۆسەی یەکترناسین زۆر بە ئاسانی دەست پێ ئەکات، بەڵام هەرگیز ناگاتە ناسینێکی حەقیقی. لە قۆناغەکانی خوێندندا زۆر کەس هەیە لە ناوەندی لە ئامادەیی خەڵکانێکی دیکە لە پەیمانگا و زانکۆکان لەگەڵ بەرامبەرەکە یەکتر ئەناسن بەبێ ئەوەی خطبەی شەرعی ڕوو بدا، بەبێ ئەوەی داخوازی شەرعی ڕوو بدا لە کۆمەڵ ڕێگای حرامەوە، لە ڕێگەی ئامرازەکانی تەواسولەوە، کۆمەڵی عێلاقی ناشەرعی دەگۆڕنەوە کە ئەمە هەرگیز بەڕێزان هەرگیز سەرناکەشەوە پەیوەندیەکی پتە و پەیوەندیەک کە پەشەمانی دەدوانە بێت. بەعکسەوە زۆرینەی ئەو پەیوەندیانەی کە لەم ڕێگایانەوە دەبەسترێت هەم پەشەمانی دەدوایە، هەم پەیوەندیەک دروست ئەکا کە هەرگیز پتە و نییە. بۆ لەبەرەوەی زۆر بە کورتی ئەو قسە و باس و وعدانەی کە لەو سەردەمایە دەگۆڕێنەوە لە نێوان نێرومەیە شتانێکی خەیاڵیە، واقعی نییە. دواتریش کە ژیانی حەقیقی دەست پێ ئەکات، هەر کام لەم گومانی بۆ دروست دەبێت لە بەرامبەرەکەی، ئەڵێ ڕاستن نەوت یا ئەڵێ دڵت بەمنەوە نیە، ئێستا دڵت هەڵکەندراوە وەکو جاران نەماوی. بۆ لەبەرەوەی جاران واد ئەوت ئەم شتانت پێ ئەوتم وعدی ئەمانەت پێ ئەیام کوا ئێستا بۆ نییە. ئیخۆ مەرج نییە ئەمە درۆ بێت، بەڵکو قۆناغەکە بە هەڵە دەستی پێ کردووە کە ئێستا بۆتی ناکە. مەرج نییە ئێستا تۆی خۆش نەبێت، مەرج نییە ئێستا دڵی گۆڕا بێ دڵی لای کەسێکی کە بێ. هەڵەکە لێ ئێستایان نییە کە بۆن ناکە، هەڵەکە لە سەرەتایە کە پەیوەندەکە بە ناشەرعی دەستی پێ کردووە و دوورا و دوور کۆمەڵێ شتی خەیاڵی وتراوە. بڕاتان هەبێ بەڕێزان زۆرینەی مامۆستایان لە لیژنەی فتووە، زۆرینەی حاکمە بەڕێزەکان لە بەشی ئەحوالی شەخسی لە محکەمەکان دەڵێن بەشێکی زۆر لە گرفتەکانی نێوان ژن و مێردەکان بریتیە لەوەی کە هەر کامیان دەڵێ لە سەردەمی دەستگیرانداریە پێشمارەکردن، تەنانەت پێش دەستگیرانداری سەردەمی ناشەرعی وانە بۆ ئێستا گۆڕاوە. بۆیە بەڕێزان کاتێک کە ئاینی پیرۆزی ئیسلام حرامی ئەکا نێرومەیەک پێکەوە عیلاقەیان هەبێ لەبەر ئەوەیە کە خۆیان دواتر بەختەوەر نابن. هەموو عیلاقانی کە پێش سەردەمانی شەرعی لە سەردەمی ناشەرعیە دەست پێ دەکات بە کۆمەڵی خەیاڵات و کۆمەڵی تەسەنوع دەست پێ دەکات کە لە کۆتاییە هەر کام لە بەرامبەر دڵی لەوی کە کرمێ ئەبێت و ئەڵێ ئەو شتانی کەوتر ئێستا لە تۆیانیە و کۆتایی بە عیلاقەکە دەهێنێت. هەڵبەتە ئەمە لە باشترین حاڵەتە ئەگەر بگاتە حەدی زەواج،
لە زۆرێک لە حاڵەتەکاندا ئەسڵەن ئەم پەیوەندە ناشەرعی کە دەست پێەکە ناگاتە حەدی زەواج، هەر پێش زەواج کۆتایی پێدێ، کە ئەمەش کارەساتێکی گەورە دروست ئەکات بەڕێزان. یەکێ لە گرفتە هەرە گەورە نەفسیەکان کە زۆر جار بە خەمۆکی و بە نەخۆشی نەفسی کۆتایی پێدێ ئەوەیە کە دوو کەس لە دوو ڕەگەزی جیاواز نێرومەیەک چەند ساڵێک عیلاقی ناشەرعیان هەیە پێکەوە، دواتر بە هەندێک هۆکارێکی خارجی یا پەشەمانبوونەوەی لایەنێکیان ئەم پەیوەندیە کۆتایی پێدێ، خیانەتی لایەنێکیان کۆتایی پێدێ. ئەمە یەکێکە لە گەورەترین نەخۆشیە نەفسیەکانی گەنجان ئێستا لە دنیای ئیمڕۆدا. بۆیە دەبێت مرۆڤی ئیماندار کاتێک ئامادەی هەیە بۆ زەواج لە ڕێی شەرعیەوە بڕواتە پێش، بۆی کە دواتر خۆی و خەڵکانی دیکەش گیرۆ دەنەکە. ڕێگەی شەرعی ئەوەیە بەڕێزان، یەکەم پێش هەموو شتێ ئەو کەسێک کە هەڵی ئەبژێری بە قەناعەتەوە هەڵی بژێری. زۆر جار لە دنیای ئیمڕۆدا اختیارەکان لەسەر قەناعەت نییە، لەسەر کۆمەڵی حەز و ئارەزوو شتی کاتیە، کە بەداخەوە ئەمە بەشێکی زۆری خەتای ئافرەتانی تێدایە بەڕێزان. خۆجوانکردن و خۆڕازاندنەوەیەکی تەزویر کە سەرنجی بەرامبەر ڕائەکێشێت بە شتانێک کە تەزویرە کە وجودی نییە. بۆیە ئەو خوشکە بەڕێزی کە پێی وایە کاتی ئەوەی هاتووە زەواج بکات، ئەگەر لە ڕێگەی کۆمەڵە تەجمیلات و جوانکاری تەزویرەوە خەڵکانێ بەخۆی معجەب کات، خۆی زەرمەند ئەبێت، چونکە ئەو پەیوەندی کە ئەو دەیسازێنێ لەگەڵ بەرامبەرەکەیدا بە کارەسار کۆتایی بێت. ئەمە جگەلەوەی بێفەرمانی خوای کردووە. خوای پەروەردگار کاتێک لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت سەبارەت بە شەیطان، لعنه الله، خوای پەروەردگار نەفی لە شەیطان کرد. شەیطان لە وەڵاما چی کرد؟ چی وت؟ وقال لأتخذن من عبادك نصيبا مفروضا، هەتا ئەفەرمێت چی؟ فليغيرن خلق الله. خوا ئەفەرمێت شەیطان وتی چی؟ وتی من لە بەندەکانی تۆ خەڵکانت جائەکەمەوە بۆ خۆم گومڕایان دەکەم. یەکێک لە هۆکارەکانی گومڕاکردن ئەوەیە کە شەیطان وتی وایە لە یەکەم چی بکەن؟ فليغيرن خلق الله، دروستکراوەکانی خوا بگۆڕن. ئێستا خەڵکانێک دەبینی لە 160 مەظهرە ظاهیرەکەی هی خۆی نییە، چاوە عەدەسەیە، برۆیە گۆڕاوە، نازام لوتە تەجمیل کراوە و إلى آخره کۆمەڵە شت هەیە کە هەر بۆ وتن عەیبە. ئەمە بەڕێزان جگەلەوەی حرامە و بێفەرمانی خوات کردووە، خوای پەروەردگار ئەمە بەکاری شەیطان ناو ئەبا. جگە لە هەموو ئەمانەش خۆت بەختەوەر نابی تێیدا، چونکە ئەم تەزویراتانە کەشف ئەبێت. ژنومێردێک کە ڕۆژانە لە ماڵەوە ئەدبینێ، لە ماڵەوە هەموو ڕۆژە ناتوانێت تەسەنعکەی. ئەگەر لە زانکۆ تەسەنعت کردووە لە ماڵەوە ناکرێت. بۆیە تکاتان یەکەم لەم ڕێگاوە هەرگیز هەوڵی زەواج مەدەن. زەواجی ئەگەر هەر نەبێ باشترە لەوەی بە تەزویرات ببێت، چون هەم حرامە و هەم سەریش ناگرێت و نەتیجەکەی بەکارەسەر کۆتایی بێدێ. بۆیە کە ئەڵم کەسێکی شیاو هەڵبژێری، کەسی شیاو ئەوەیە کە عەقڵ اختیاری بکات، نەک ئارەزوو و عاتیفە. زۆر جار بەڕێزان ئەو پەیوەندیانی کە لە پێش سەردەمی هاوسەرەتیدا دەست پێ دەکات، ئەگەر هۆکاری اختیارەکە عاتیفە بێت، بەزەیت پێ هات بێتەوە، یان ئارەزوو بێت، حەز وای لێ کرد بێ ئەمە هەڵبژێری، ئەنجامێکی ئیجابی نابێت. بۆیە زانایان فەرموویانە ڕاستە کاتێک کە مرۆڤ گاتە حەدی بلوغ ئیتر مؤهلە لە ڕووی جەسەدەوە بۆ ئەوەی زەواجکە، بەڵام باشترین زەواج ئەوەیە کە دوای سنی ڕشد بیکەیت. مەرجنی هەر کاتێک گەشتیتە حەدی بلوغ ڕەشید بیت، تێگەیشتوو بیت. ڕەشید پێگەیشتوو ئەم وەسفەیە کە خوای پەروەردگار دەیەوێت لە دەسەڵاتە هەبێت، لە وەلی ئەمرا هەبێت، لە خاوەن ماڵە هەبێ، لە هەر گەنجێکە هەبێت کە ئێوە عەقدێ بکا بە تایبەتی ئەم عەقدە غەلیظە. بۆیە زۆربەی ئەو زەواجانەی کە لەسەر ئەساسێکی عەقڵی بڕیاری لێنەدراوە پەشەمانبوونەوەی لێدوایە. یەکێکی دیکە لەو خاڵانەی کە گرنگە بەڕێزان ڕەچاو بکرێت پێش زەواج ئەوەیە کە ئافرەت لەخۆ بەڵێن نەدا بە هیچ کوڕێک، لەخۆ بەڵێن نەدا بە هیچ کوڕێک، چونکە ئەگەر ئیماندارە و خۆی بە ئەهلی دین ئەزانێت، زۆرینەی ڕەهای زانایانی ئومەتە پشتبەست بە کۆمەڵێک نصوصی قورئان و سونە دەفەرمون زەواج بەبێ ڕەزامەندی وەلی دروست نییە. کاتێک کە ئافرەتێ بەبێ ڕەزامەندی وەلی بڕیار ئەدا، یعنی خۆی هەموو شتێکی بڕاندۆتەوە، مەکانەتی وەلی لەکوێدایە لێرە.
ئێستا کە زۆرێک لە خەڵکانی علمانی هەوڵەدەن ئەم یاسا و ڕێسا ئیسلامیانەوە ئێمە کاڵ بکەنەوە، دەڵێن ئەمە بێڕێزیە بەرامبەر بە ئافرەت کە پێویستی بە وەلی بێت. وانیە بەڕێزان، ڕەزامەندی وەلی بۆ قازانجی ئافرەتە، چون ئەکرێ ئافرەتێک لە تەمەنێکی منداڵیدا ڕفیقێکی خۆی کەسێک لە دەرەوە هەڵی خەڵەتان دەبێت، بەڵام باوکی باپیرەی براگەورەکانی ئەمان ئەزانن قازانج و زەرەردی ئەم چییە. هەر بۆیە لە مەسلحەتی ئافرەتە بەڵگەمان چییە؟ بەڵگەمان ئەوەیە کە بە نەسی قورئان بە کۆدەنگی زانایان ئەگەر ئافرەتێک کەسێکی باشی بەدڵ بوو، شیاوی خۆی بوو، شیاوی وەنەواڵەکەی ئەوان بوو، وەلیەکە ناتوانێت ڕێگری لێ بکات. ئەگەر ڕێگریشی لێ بکات قاضی ئەتوانێت ماری بکات لەو کوڕە. کەواتە ئێستا ئەزانین ئەمەی وەلی پێی ناوتێ ڕێگری، ڕەزامەندی وەلی بۆ ئەوەیە کە کچەکە هەڵ نەخەڵەتێت. زۆرێ لەو ئافرەتانی کە ئێستا ژیانیان تێک چووە کە ڕێکخراوەکان دەیان دوێنن، توێژەرەکان دەیان دوێنن، زۆرینەیان دەڵێن هەڵخەڵەتاین، کەمێکیان دەڵێ بە قەناعەتەوە زەواجم کرد و دواتر کوڕەکە گۆڕا، زۆرینەیان دەڵێن کوڕەکە ئەوە نەبوو کە من دەمویست، تەسەنوعی دەکرد، هەڵخەڵەتام. بێگومان ئێستا عەرزم کردن ئەگەر بڕیارەکە بڕیارێکی عەقڵی نەبێت، تەنها عاتیفە و ئارەزووی لە پشت بێت، تەمەنی ئافرەتەکەش منداڵە، بە ئاسانی هەڵخەڵەتێت. کەواتە تکایە ڕەزامەندی وەلی زۆر گرنگە ئافرەتان ئاگایان لێ بێت لەبەر بەختەوەری خۆیان، نەک لەبەر شتێکی خارجی. هیچێکی دیکە لەو خاڵانەی کە لە پێش عەقدەکەیە گرنگە ئافرەتان بیزانن، مەسەلەی مەرجە. بەڕێزە کۆمەڵێک مەرج هەیە کە خاوەنی شەرع ڕێگەی داوە بە هەر کام لە پیا و ئافرەت باسی بکە، ئەو مەرجانەی کەوا شەرع ڕێگەی پێداوە. هەر مەرجێکت هەیە ئێستا بە کوڕەکە بڵێ بزانە ئەو توانای هەیە بۆت بکایان نا. سعیدی کوڕی موسەیب دەفەرمێت لەگەڵ خێزانەکەمدا هەرگیز کێشەمان نەبووە لەبەر ئەوەی پێش زەواج پێکەوە دانیشتین قسەمان کرد، وتم تەبعی من، مەرجەکانی من، داخوازیەکانی من ئەمەیە، ئەویش وتی هی منیش ئەمەیە، زیاد و کەممان نەکرد، کێشەمان نەبوو، پابەندی مەرجەکان یەکتریش بوون، کێشەمان نەبوو. بەڵام تۆ ئێستا مەرجن نییە، کۆمەڵی حەز و ئارەزوو چاوی بەستووی، بەڕاست و شەب هەر ئەڵێ ڕازیم، مەرجەکانت دوای گواستنەوە دەڵێیت، ئەویش جێبەجێ ناکە، یا بەعەکسەوە ئەم پیاوەکە بەرامبەر ئافرەتەکە بە هەمان شێوە، یا کۆمەڵێ مەرجی زۆرت هەیە کە قابلی جێبەجێکردن نییە، ئێستا وعدیشت پێ باوەکو عەرزم کردی خەیاڵاتە، خەیاڵاتی پێش گواستنەوەیە، شتی واقعی نییە، لە واقعی دەزانی کە ئەم مەرجانە قابلی جێبەجێکردن نین. هەر بۆیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم أحق الشروط أن توفوا به ما استحللتم به الفروج. أو لاترين أو مرجانيك حق وایە پابەند من پێوەی ئەو مەرجانن کە بەهۆی ئەوانەوە خەڵکتان لێ حەڵاڵ کراوە، ئافرەتانتان بۆ حەڵاڵ کراوە، زەواجتان کردووە بەهۆی ئەو مەرجانەوە. کەواتە بە نەسی ئەم حەدیثی ئیمامی مسلم کە ڕیوایەتی دەکا، ئەو لاترین ئەو مەرجانی کە دەبێ ئینسان پابەند بێ پێوەی ئەو مەرجانەیە کە لە کاتی هاوسەرگیریادا ئەندێت. زۆرجان لە دنیای ئیمڕۆی ئێمەدا ئەو مەرجانی کە کوڕەکە هەر ئەڵێ بەڵێ تەنها بەسی خاڵتانی بەرامبەرە، تەنها لەگەڵ ڕێزمە بەسی بەڕێکردنیەتی، بەڕێکردنی خۆ ناهێکە، دڵی خۆی ئاڵێ کوڕی خۆ دوای گواستنەوە قابلە چیەکە، بۆشم جێبەجێ نەکرد چیەکە. ئەمە جەریمەی و تاوانە بەڕێزان. خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێت یا أيها الذين آمنوا أوفوا بالعقود. لە باسی معاملاتە کە عەرزم کردن مەسئلەی نیکاح زۆر گرنگترە لە عقودی معاملات. بەڵام هەروەکو لە فەرمودەکەی بوخاری مسلمدا دەفەرمێت ما كان من شرط ليس في كتاب الله فهو باطل. هەر مەرجێک شەریعەتی خواڕی پێنەیە باطیلە. زۆر لە ئافرەتان ئیمڕۆ کە پرۆسەی هاوسەرگیریان بۆ ناکرێت، کۆمەڵی مەرج دائەنن کە لە شەریعەتی خۆیان جێی نابێتەوە، کۆمەڵە داواکاری ئەکا کە منطقی نییە. ئەسڵەن جاری وایە داواکاری وا ئەکا قەطعی سلی ڕەحمی تایە، بە مەرجێ شۆکا بە کوڕەکە کە ئامەشەی ماڵی باوکی خۆی نەکات، ئامەشەی ماڵە خەزورانی بکات، مەصرف بۆ دایک و باوکی خۆی نەکات، چینەک ئەمانە کۆمەڵە مەرج کە خوای پەروەردگار ڕێگەی پێنادا. بەڵام ئەو مەرجانەی کە لە شەریعەتدا ڕێگەی پێدراوە هەر مەرجێ دائەنیت مخەیەریت، ئێستا دای بنێ نەک دواتر بیری لێ بکەیتەوە. خاڵێکی دیکە لەو خاڵانەی کە گرنگە بەڕێزان ئافرەتان بیزانن مەسەلەی مارەییە. مارەیی وەکو هەندێک لە ڕێکخراوەکانی مافی ژنان ئەمڕۆ باسی ئەەکەن بێڕێزێکردن نییە بەرامبەر بە ئافرەت. طەبعی ئافرەت وایە خوای پەروەردگار وای خەڵق کردووە کە حەزی بە شتێک هەیە دەستی بکەوێت. هەمیشە
کاتێ ئەچی بۆ ماڵێک بۆ شوێنێک هەدیەیەک ئەبەیت ئەوەندەی ئافرەتەکە پێی خۆشە بە 100% ئەوە پیاوەکە پێی خۆش نییە. چ بگا بەوەی هەدیەکە تایبەت بە ئافرەتەکان خۆیانەوە. جەناب ئەڕۆیتەوە ماڵەوە شتێکی بیزۆرەقەی بۆ براکەت بکڕا لەوانەیە لای تەبیعی بێت، بەڵام شتێکی 1000 دیناری بۆ خوشەکەت بکڕا لەبەر چاویایەتی زۆری پێخۆشە. بۆیە مارەی شتێکە کە ئافرەت دڵی پێی خۆشە، ئەمە بە کۆیلەکردنی ئافرەت نییە، بەهۆی ئەو مارەیەوە نەتکڕیوە، مسەخەرت نەکردووە. ئەوجا دەبێت ئافرەتانیش لەوە تێبگەن کە ئەم مارەی بۆ بەستنەوەی پیاو نییە. یەکێ لەو خاڵانەی کە لە دنیای ئیمڕۆدا بەداخەوە مامۆستایانی ئاینیش محکەمەکانیش ڕێگەیان پێداوە مەسەلەی مارەی حاضر و قەرزە کە بە قەناعەتی من مارەی قەرز لەگەڵ مەقاصدی نکاح ناگونجێ بەڕێزان. 100 و 300 مسقاڵی قەرزت بۆ چییە؟ لە کاتێکدا تەنها لە کاتی جیابوونەوەیە دەست دەکەوێت، وئیلا بە درێژایی تەمەنی خۆت لەگەڵ ئەم هاوسەرەیە دەست ناکەوێت. عادەتەن وایە لە وڵاتی ئێمە. بۆیە لە جیاتی ئەوەی داوای مارەی قەرزکەیت کە کۆمەڵە اختلافاتی شەرعیش تێدا دروست دەبێت. زەکاتی لێ یەکەوێت لێی ناکەوێت، چۆن پێ بدا، دوای ئەم کەسە مرد میراتەکەی چۆن بەژەکرێ، ئەم ئیشکالێتانەی تیا دروست دەبێت. لە جیاتی ئەوە اکتیفا بکە بە مەبلەغێکی نەقد، ئەویش بە ئەندازەیەک کە لە توانای ئەو کوڕیان بێکەرێت داوات. ئەگەر کۆمەڵە تەکلیفی لێ بکەیکە هەل لە سەرتاوە بیخەیتە ژێرباری قەرز و مەشەقەت و ناڕەحەتی، ئەو پیاوە بەو زەواجت دڵخۆش نییە. بۆیە لە حەدیث صحیحە هاتووە ئەفەرمێت باشترین ئافرەتان چییە؟ ئەیسەڕوهن صەداقە، ئەوانن کە مارەیەکەیان کەمترە. ئافرەت ڕێز و کەسایەتی و خولوقی بە نرخی ئەکا، نەک ڕێژەی مارەیەکەی کە بەداخەوە لە وڵاتی ئێمە زۆرجار مەسەلەی مارەی ئەبێتە پێوەرە. کچی کاک فڵان کەس دەمسقاڵی بۆ کراوە خەڵک لەومەیەکە، کچی کاک فڵان کەس پشتێنێکی ئاڵتونی بۆ کراوە بای دوو دەفتەرە خەڵک مەدحی ئەکا. ئەمە ئاوەژۆکردنی ڕێنماییە شەرعیەکانە، شەریعەت وامان پێ ناڵێت. کۆتا خاڵم بەڕێزان لە مەسەلەی دەستگیرانداریە، بە تایبەت ئیتر ئەو دەستگیرانداریی کە ئێمە باسی ئەەکەین دوای مارەکردنە، چۆ پێش مارەکردن ئەو دوو گەنجە بێگانن، هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە. دوای مارەکردن ڕاستە ئەبنە حەڵاڵی یەکتر، بەڵام تکات هەندێکم بەڕێزان کۆمەلگای ئیمڕۆی ئێمە وا دەخوازێکە لە قۆناغی دەستگیراندارێتیە زیادەڕەوی نەکەن لە پەیوەندیەکانتانە، بە تایبەت مەسئلەی سەرجەیی و ئەو شتانی کە ڕاستە شەرعان ڕێگەی پێدراوە، بەڵام گرفتی زۆر گەورەی کۆمەڵایەتی دروست دەکات بەڕێزان. ئەگەر ئەم دوو کەسە پێکەوە نەگەشتنە قۆناغی گواستنەوە جیابوونەوە، ئەم ئافرەتە چۆن سەیری کەسوکار و چواردەوت بکات؟ لە واقعە بۆ بە بێوەژن جاری وایە حەمل دروست دەبێت، دوای 6 مانگ گوازرێتەوە حەملی هەیە مناڵی ئەبێت. ئەمانە کۆمەڵێک کارەساتی کۆمەڵایەتی دروست ئەکات. بۆیە تکاتان لێکم خۆشەویستان، قۆناغی پێش مارەکردن هیچ پەیوەندیک تێدا ڕێگە پێدراو نییە. قۆناغی پێش مارەکردن هەر گەنجێک ڕەگەزی بەرامبەرەکەی خۆش ئەوێت مارەی بکات، بچێتە داوای مارەی بکات، ئەمە خۆشەویستی حەقیقیە، نەک نامەگۆڕینەوە و پەیوەندی 3-4 ساڵیش ناشەرعی. کە مارەکردنیش ڕوویدا لە دوای گواستنەوەەوە ئەبێت کۆمەڵێک عیلاقە هەیە دروست بێت. پێش گواستنەوە بە تایبەت ئەوەی کە عەرزم کردن سەرجەیی و دوخول پێش گواستنەوە کۆمەڵێک کارەسات دروست دەکات کە دواتر خۆتان پەشەمان ئەبن لێی. بۆیە هیوادارم ئەم چەند خاڵە بە هەند وەربگرن بۆ ئەو گەنجانە، بۆ ئەو خوشک و برایانەی کە مؤهلن بۆ ئەوەی زەواج بکەن، گەشونەتە تەمەنێکە ئیتر شەرعەن و عورفەن ڕێگە پێدراون زەواجکەن. ئەگەر ئەم خاڵانە ڕەچاو بکەن خۆتان زۆرترین سوود دەبینن ئەگەر ڕەچاوی نەکەن ئەوەی کە زیان دەکات خۆتانن بەڕێزان. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.